لە فڕێدانی ڕووسەریەوە بۆ هەڵگرتنی چەک. ئەو کچەی پاش بەشداریکردنی خۆپیشاندانەکانی ئێران ڕێگەیەکی درێژ تێی دەکات و ڕوو دەکاتە چیاکان. لەوێ بەشداری هێزەکانی کۆمەڵەی زەحمەتکێشانی ئێران دەبێت و چەک دەکاتە شانی. لە سنەوە خۆی دەگەیەنێتە زەرگوێز. من ناوم پەریاز، لە کورسان ئێران و هاتکم وێرە لە ڕۆژهەڵاتەوە. دیم واقعاً وەزعیەت فرەخراوە. ئەمدی چۆن ڕژیمەکەی ئێران حکوومەتی چۆن خەریکە مەردم سەرکوب بکات. ئایسە من 2 هەفتە هاتکمە وێرە، خۆ نزیک ئەدەقەل 20 ڕۆژێکی لێ نابووم. پێشمەرگەکان خەریکی خولی پەروەردەی سیاسی و سەربازین، ئەوان کە مەیدانی مەشق و ڕاهێنانە فکری و سەربازیەکانیان گۆڕیوە، دەڵێن بە پلانی نوێ لە ناو قەتپاڵی چیاکان بە چەندین گروپی جیاواز خەریکی خۆکۆکردنەوەن و ئامانجیانە مەیدانی خەباتیان بگوازنەوە بۆ ئێران و شارە کوردیەکان، لەوێوە درێژە بەکاری سیاسی و سەربازی خۆیان بدەن. هەوڵماندا بە جۆرێکی تر ژیانمان بگۆڕێن بە شێوەیەکی تر وەکو ئەو دەم نەماوین. ئێستاتر هێزی پێشمەرگەی کۆمەڵە بڵاوە، نییە لە ئۆردوگاکانە تەدریب و کارمان گواستێتەوە بۆ شاخەکانی کوردستان و بەرنامەمان هەیە لە داهاتووە لە داهاتوویکی نزیکە ڕووبکەینەوە وڵاتی خۆمان. ئێمە دیارە داواکاریمان لە وڵاتانی دەرەوە و لە ڕێکخراوە نێونەتەوەیەکان ئەوەیە هاوپشتی خەڵکی ئێران بن. پەریا خوازیارە بگەڕێتەوە وڵاتەکەی خۆی و ئەم جارە بە ئازادی درێژە بە ژیانی بدات. ئەو دەڵێت با مەرگی ژینا و ژیناکان بوەستێت، بۆ ئەوەش ئامادەی قوربانیدانە تا گەشتن بە ئامانجەکانی خەڵکی ئێران. ئەمە ئارزومانەوەستەکە بچینە بۆ وڵات خۆمان و خاکێکی خۆمان لێنا دەست بەکارگەین. ئارزومانەوەستەکە کوردستانی خاستر واقعاً گەورەتر گشتی بەیەکۆ گشتمان متحد بین و ئەمە واقعاً بگەسە ئارزوی گشتمان لە کورسان ئێرانە کە لەم ڕژیمە ئازاد بین بۆ خۆمان یالەتێکمان بێت، کشوەرێکمان بێت جیا. بە نەزەر من گشت کوردەکان هەمچین ئارزوویکیان هەست کە بوو خۆیان سەرکەوتوون. پەریا و هاوڕێبازەکانی لەگەڵ شاخەکان ئاوێتەی یەکتری بوون، دەیانەوێت خوێنی ژیناکان بێ ئەنجام کۆتایی نێت و بە هیوان بۆ گەشتن بە ئازادی. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.